نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. یەکەمین دەستور. هەرکە پێغەمبەر صلی الله عليه وسلم گەیشتە مەدینە یەکسەر بەیاننامەیەکی بڵاو کردەوە. پسپۆڕانی بواری یاساناوی لێدەنێن دەستوری پێغەمبەری خوا. لەو بەیاننامەیەدا ڕیشە و بناغی زۆرێک لە بەندەکانی جارنامەی مافەکانی مرۆڤ بەدی دەکرێت. بەڵێ لە ڕێگەی ئەو مافانەوە کە بەخشی بە گاور و جوولەکەکان یەکێتێکی وەها پتەوی لە نێوان پێکاتەکانی مەدینەدا بنیادنا ڕێخۆشکەر بوو بۆ ئەوەی بیان هێنێتە بەرەی مسلمانان و دایان بڕێت لە نەیارە هەمیشەیەکانیان کە بریتی بوون لە بیزانتی و ساسانی و قوڕیشیەکان. بەم شێوەیە جوولەکەکان بۆ ماوەیەکی درێژخایەن لە ژێرسایی مسلماناندا بە ئاسوودەیی و ئاسایشەوە ژیانیان بردەسەر. ئاژاوەجێڕە گەورەکەی سەردەمی مەدینە مونافقی بەناوبانگ عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول نیگەرانی خۆی بۆ قوڕیش بەم جۆرە دەردەبڕی. لە ڕاستیدا ترسی من لەوە نییە بێتە مەدینە و لەوێ ئاینەکەی بڵاو بکاتەوە، بەڵکو ترسی ڕاستەقینە لەوەدایە جوولەکە و گاورەکان لە دژی بتپەرستەکان بێنێتە بەرەی خۆی. هەرامەش مەترسی لەسەر ئێوە دروست دەکات. ئەو پەیماننامەیان دەستورە بۆ ماوەیەکی دوور و درێژ بووە مایەی سەقامگیربوونی ئاشتەوایی و ئاسایش لە نێوان مسلمان و جوولەکەکاندا، تاوەکو ئەو دەمەی جوولەکەکان پەیمانیان شکاند. جوولەکەکان لە زۆر مەسەلەدا سەردانی پێغەمبەریان دەکرد و پەنایان بۆ داوەری ئەو دەهێنا. بەڵێ پەراوەکانی فەرموودە بۆمان دەجێڕنەوە کە جوولەکەکان لە بابەتی دزی و سزا و زینداندا سەردانی پێغەمبەریان دەکرد. لەمەوە تێدەگەین کە ئەگەرچی کاروباری جوولەکەکان بۆ خۆیان جێ هەڵرابوو کەچی لەبەرەوەی مسلمانەکانیان بەدادگەرتر و لێوەشاوەتر دەزانی نەخوازەڵا ئەگەر ئەو مسلمانە پێغەمبەری خوا بێت بۆ هەموو مەسەلەیەک دەگەڕانەوە بۆ ڕای مسلمانان. ئەو سەرچاوە پیرۆزەی کە لە داهاتوودا دەبووە مەرجەعی تەواوی گرۆی ئادەمی هەر لەو ڕۆژانەوە مەرجەعیەتی خۆی سەلماندە بوو. بەڵێ ئابە و جۆرە بەیەک گورزی دەستکێشەی کۆت چارەسەر دەکرێت و مسلمانانیش لە کەشێکی ئازاد و پڕ ئاسوودەییدا بەڕووی دنیادا دەکرانەوە. قەیرانی جەنگ. قەیرانی جەنگ و شکستەکان لە ئارادا بوو. بەڵێ قەیرانی جەنگ و سەرکەوتن و شکست و ئاشتەوایی پێغەمبەریش صلی الله عليه وسلم چەندەها جەنگی دیوە، یەکەم جار لەگەڵ هۆز و گەلەکەی، پاشان لەگەڵ جوولەکەکانی مەدینە و دەوروبەری، باشتر لەگەڵ هەردوو ئیمپراتۆریەتی بێزەنتی و ساسانی. هەر چوار لای بە دوژمن تەنرا بوو. ئەو جام دوژمنانەی بێوەستان قەیرانیان بەرهەم دەهێنا، بەڵام ئەو هەموو جارێک هاوشێوەی دەرهێنانی تاڵەمیەک لە ناو دەفرێک مازدا ئاوا سەرکەوتوانە خۆی لە ناو جێژاوی ئەو کێشانە دەردەهێنا. تاکتیکی ئوحود. لێرەدا نەباز لە سەرکەوتنی بەدر و نە لە ئامادە باشیەکانی خەندەق و نە لەو داستانەی کە قارەمانەکانی موئتە تۆماریان کرد و نە لەو بربەرەکانەیە ناکەین کە شۆڕەسوارەکانی یەرموک پێی هەڵسان، بەڵکو باز لەو دەرهاوێشتانە دەکەم کە لە جەنگی ئوحود داهات نەگۆڕێ، ئەو جەنگەی کە لە ڕوویەکەوە بە شکست دادەنرێ. لەوێشەوە خەوڵ دەدەین بە یەک دوو ڕستە ئاماژە بۆ ئەو وردبینی و تێڕامان و بڕیارە دروستانە بکەین کە پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم لەو بارەیەوە خستوینێتە ڕوو. ئوحود یەکەم جەنگە کە تیایدا ئەدگارەکانی نسکۆ لە ڕیزی مسلماناندا دەرکەوت. پەنادەگرم بەخوا لەوەی دۆڕاندن بدەمە پاڵ هیچ مسلمانێکی ڕاستەقینە، چونکە پێشەموو شتێک تەقدیری خوای کارجوان لەوەدا هەبوو، چونکە لە بەرەی بەرامبەردا کەسانێکی وەک خالیدی کوڕی وەلید و عەمری کوڕی عاس بوو کە هەر یەکەیان بلیمەتێک بوون لە بواری سەربازی و ڕامیاریدا. ئەوانە لە داهاتوودا چۆکیان بە چەندەها سوپای زەبەلاحدا دەدا. ڕاستە ئەوان لەو کاتەدا لە ناو بەدبەختی ئەوەدا بوون کە لە ڕیزی سوپای بتپەرستاندا، بەڵام ئەوان سەحابی ئایندە بوون. بەڵێ هاوڵانی دواڕۆژ بەسەر هاوڵانی هەنووکەدا سەرکەوتن. خاڵێکی دیکە ئەوەیە کە تیرهاوێژەکان بە گوێرەی ئەو ستراتیژە نەجوڵانەوە کە پێغەمبەری خوا بۆی کێشا بوو. بگرە هەندێکیان حەزی وەرگرتنی دەستکەوت لە ناخیاندا سەری هەڵدا بوو، بەڵام پێچەوانەی مەبەستەکەیانیان دەستکەوت. لە ڕاستیدا ئێمە خۆمان بە شێوی ئەوە نازانین ڕەخنە لە هاوڵە پایە بەرزەکانی ئەو نازدارە بگری. بەر لە هەموو شتێک ئەوان شەرەفمەندی پلەی مقەڕەبین بوون. بێگومان ئەمەش داخوازی مامەڵە و هەڵسوکەوتێکی جیاواز بوو. دەمەوێتەوە بڵێم کە ئەو مرۆڤە فریشتە ئاسایانە بە گوێرەی ئەو ئاستی کە شیاویان بوو مامەڵەیان لەگەڵ دەکرا، گەرناگومان لەوەدا نییە کە چاکەی ئێمە ومانان خراپەی ئەوان بوو. بەڵێ خۆ ئەگەر ئەوەی ئەوان ئەو ڕۆژە کردیان ئێمەش بمان کردایە ئەوە لەوانە بوو لەو ڕۆی ئیجتیهادەوە کە هەمیشە بەسەر پاداشدا دەڕوانێت پاداشتمان دەست بکەوتایە. بەڵام لەبەر ئەوەی کەسانێکی خواویستی خۆنەویستی وەکو ئەوان کە دەستی پێغەمبەری خۆیان گوشیوە و لەسەر تەرکی دنیا و
غەیری خوا سوێندیان خواردووە و پێش فریشتە نزیکەکانی بارەگەی خوای کەوتون لە نێوەندی پێوەرەکانی خۆیاندا گەردیان خستە بۆ سەر ئاوێنەی بێگەردی بۆیە دووچاری چارەنووسێکی ڕەنگ شکستی نسک و ئامێز بوون. چی ڕوویدا؟ ئەوەی ڕوویدا ئەوە بوو لە ناو چەند سەد هاوڵێکدا 7 هاوڵ کە ناوەکانیان دەزانین شەهید بوون. هێندەیە و ژمارەیەش بریندار ببوون و لە جوڵە کەوتبوون. مشریکان توانای ئەوەیان هەبوو گورزێکی کەمەرشکێن لە مسلمانان بووە شێنن، بەڵام وەختێک بینیان مسلمانان پەنەیان بردووەتە بەرچیای ئوحود و هێشتا دەنجیان دلێرە نەیان ویست خۆیان بخەنە مەترسیەوە، بۆیە دەم و دەست مەیدانی جەنگیان جێهێشت. ئێمە نازانین وەک پشتیوانیەکی خوایی لەوێدا چۆن دەرکەوتون و بە چ شێوازێکی نەبەردانە مامەڵەیان کردووە، بەڵام ئەوەی دەیزانین ئەوەیە کە لە لێواری شکستدا سەرکەوتن بوو بە نسیبیان و ترسێکی سامناچیان خستە دڵی بێباوەڕانەوە. ئەوانیش لە ترسی ئەوەی نەبادا تووشی کارە ساتێک ببن لێیان دا و ڕۆیشتن. بیانووی بتپەرستەکان بۆ ئەو ترسیان کە وەک شکست وا بوو ئەوە بوو دەیانوت تا سەرێسخەن ئازار و زیانمان پێگەیاندون بەو زوانە ناتوانن لە ئاساوارەکانی دەرباز ببن، کەواتە با بڕۆین، ئەگەر ئێمە هێرشیان بکەینە سەر چێ دەزانێت چیمان بەسەر دێت. دواتر لە بینی خۆیاندا کەوتنە گفتوگویەکی لەم جۆرە، با بڕۆینەوە بۆیان، مادەم گورزی باشمان لێوە شاندون و تێکمان شکاندون، با بە یەکجارەکی وەک ئەو بەڵایەی کە ڕۆمانیەکان بەسەر قارتاجەدا هێنایان سەرکوتیان بکەین و مەدینەیان بەسەردا بڕوخێنین، با تۆیان ببڕین و قڕیان تێبخەین، چونکە گەر تەنهایە کەسیشیان بمێنێتەوە دواتر زیاد دەکەن و تووشی سەر ئێشەمان دەکەن. هەرکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە نیازیان ئاگادار بووە یەکسەر فەرمانیدا هەرچێ دوێنێ لە ئوحود لەگەڵمان بووە بە ساغ و زامدارەوە با سبەینێ لە فڵانە شوێن کۆ ببنەوە، هەڵمەت دەبین بۆ ڕاوەدونانی دوژمن. ئەوانەی دوێنێ گیریان خواردبوو پەنایان بردبووە بەر بناری ئوحود و ئەمڕۆ خۆیان بۆ هەڵمەتێکی تر ساز دەکەن، هەڵمەتی زامدار و بریندارەکان، چونکە ڕەوشەکە داخوازی ئەوە بوو هێزێکی معنەوی گەورە نمایش بکرێ تاوەکو ئەو دڵشکاویانەی لە خوارەوە باسییان دەکەین بڕاوێنەوە. یەکەم، دیمەنێک لە دیمەنەکانی بێئومێدی بریتی بوو لە شکستی هێزی معنەوی مسلمانان. دووەم، لە هەموو لایەکەوە حەزی بێباوەڕان بۆ سەرکوتکردی مسلمانان تاوی سند بوو. سێم، تا دەهات تانە و تەشەر و خۆشحاڵی دووڕوەکان ڕووی لە زیادبوون دەکرد و وەرەی باوەڕدارانیان دەڕوخان. هەروەها نیازی بتپەرستان بۆ لە ڕیشە دەرهێنانی مسلمانان لەم لا ئەو لا قسەی دێتەکرا، خۆ ئەگەر فەتانەتی پێغەمبەر نەبوایە و خێرا فریای بارودۆخەکە نەکەوتایە ئەوە لەوانە بوو کێشە و مەترسێکی گەورە بخەومێ کە مسلمانان بە زەحمەت بتوانن لە ژێر باریدا هەڵبستنەوە. بەڵێ، ئەو ڕۆژە مسلمانان دووچاری چەندین ئازار و ناڕەحەتی بوونەوە، بەڵام بە چاودێری خوای باڵادەست توانیان خۆیان کۆ بکەنەوە و شکستێکی چاوەڕوانکرا و بگۆڕن بۆ سەرکەوتن. بەڵێ، هەرەوەندەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی ئامادەباشیدا بێ یەک و دوو هەمووان ڕێزیان بەست و کەوتنە بەرەنگار بوونەوە. هەندێکیان دەستیان، هەندێکیان قاچیان پەڕی بوو، هەندێکی تریشیان نەیان دەتوانی لەسەر پێ بڕۆن کەچی کە بانگەوازەکەی پێغەمبەریان بیست یەکسەر لە چادرەکانیان هاتنە دەرەوە و ڕیان لە جێگای مەبەست کرد. دەتگوتە ناسەکانی سەروەر گیانی بوژانەوەی کردووە بە بەریاندا و هەمویان کەوتبوونە پێش بچێ بە دەمەوەچوونی بانگەوازەکەی. هەروەک بوسەیری دەڵێت لو ناسبت قدره آياته عظما أحيا اسمه حين يدعى دارس الرمم. ئەگەر معجزەکانی حەزرەتی محەممەد بە ئەندازەی قەدر و قیمەتی ئەو سەروەرە بوونایە ئەوە کاتێک ناوی مبارەکی دەبرا ئێسک و پرووسکی گۆڕستانەکان زیندوو دەبوونەوە. بەڵێ، ئێسک و پرووسکەکان زیندوو بوونەوە، ئەوەتە ئەوانەی لە ئوحوددا ناوی ئەویان دەبیست یەک دوای یەک دەبوژانەوە. با ئێستاش ڕووداوەکە لە زاری یەکێک لە هاوڵانەوە ببیستین. برادێکم هەبوو توانای ڕۆیشتنی نەبوو، ئێمە لەسەر شانمان هەڵمان دەگرت چونکە پێیوت بووین بیبین بۆ بەرەکانی جەنگ، خۆ ئەگەر نەشتوانێت تیر بەهاوێژێت خۆ دەتوانێت تیر بۆ تیرهاوێژەکان ئامادە بکە. هەر کەسە و یەکێکی هەڵگرتە بوو، کەسی وا هەبوو دەکەوتە خوارەوە و دەبورایەوە. ئیترەوە حاڵمان بوو تاوەکو نزیک بووینەوە لە شیوی حەمرا لەسەر. ئەوێ شوێنێک بوو مشریکەکان دەیانتوانی دووکەڵی ئاگردانی مسلمانەکان ببین. ئەوە بوو سوپای مسلمانان لە ناو تەپ و تۆز و بە دەنجی بەرز و تەکبیرەوە گەیشتنەجێ. وەختێک قوڕەیش بینی ئەوانەی کە دوێنێ وای دەزانی مردوون وەک ئەوەی لە گۆڕ هات بێتنە دەرەوە لە بەردەمیاندا قوت بوونەتەوە، لە جێی خۆیان وشک بوو. هەر ئەوەندەیان بۆ کرا بڵێن با خۆمان تووشی کێشە نەکەین، ڕزگاربوونمان لەوەدایە چی زووترە خۆمان بگێنینەوە مەکە. ئیتر بەم شێوەیە گەڕانەوە بۆ مەکە. ئەگەر سەرنج بفەرمون دەبینین کە چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم لە یەکە ناسەدا و
بە یەک هەڵمەت هەڵساوە بە چارەسەرکردنی هەموو ئەو قەیران و گرفتانەی کە جەنگ لەگەڵ خۆیدا چێشی دەکرد. قورئانی پیرۆز بەم جۆرە و هەڵوێستە دژوارەمان بۆ وێنا دەکات. الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل. ئەوانەی کە خەڵکی باوەڕلاواز پێیان دەڵێن بەڕاستی خەڵکی بێباوەڕ و خوانەناس خۆیان بۆ ئێوە کۆ کردوێتەوە و خۆیان بۆ ئێوە مەڵاز داوە لێیان بترسن، خۆتان تووشی بەڵام مەکەن. بەڵام ئەوان واتە ئیمانداران بەو پرۆپاگەندەیە باوەڕیان زیاتر دامەزرا و وتیان خوامان بەسە کە یاریدەدەر و یارمەتی دەرێکی چاکە. بەڵێ قوڕەیش هەموو شتێکی بەجێ هێشت و هەڵهات. موسڵمانانیش تاجی سەرکەوتنیان کردە سەری هەژانەکەی دوێنەیە. پاشان بە فەزلی پەروەردیگار بێ هیچ زیانێک گەڕانەوە بۆ مەدینە. هەندێک لە مێژوو نووسان باس دەوە دەکەن کە جەنگی ئوحود سەبارەت بە موسڵمانان شکست بووە. بەڵێ ئەگەر لە ئوحوددا لایەنێکی شکست لە ئارادا بێ ئەوا دەگەڕێتەوە بۆ هەندێک لەو هاوڵانەی کە گوێیان ڕانەگرت بۆ ئامۆژگاریەکانی پێغەمبەر و لە ئامێزی ئوحوددا بە خوێنی شەهادەت شۆران و بە پاک و خاوێنی بەرەو ئاخرەت کەوتنەڕێ. بەڵام ئوحود دیوێکی سەرکەوتنیشی هەیە کە بە بڕوای من ئەوە ئەو دیوەیە کە پێویستە لەسەری بوەستین. ئەویش ئەو دیوەیە کە دەڕوانێتە حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم وەک چارە سەرسازی کێشەکان. بەڵێ ئەوەی گرنگە وەرچەرخاندنی ڕەوتی جەنگە لە شکستەوە بۆ سەرکەوتن. پێغەمبەریش وەهای کرد. وەک لە ئەزمموی ئوحودەوە بۆمان دەردەکەوێ لەو شوێنەدا کە بەرگری گەلان لە بندێت و خۆیان ڕادەستی بێ ئومێدی دەکەن، پێغەمبەری خوا دەست دەکات بە هێرش. ئەو هێرشەش دەبێتە هۆی شکاندنی هەموو ئەو لەمپەرانەی بوونەتە کۆسپی سەرڕێ و ئومێد و ئیمان بە دەرونی باوەڕداراندا دەپڕژێنێت و سەر لە نوێ دووڕوانیش لەناو بێ ئومێدیدا نوقم دەکات. نیاز و ئاواتی بێباوەڕانیش لەناو دڵیاندا لە گۆڕ دەنێت و دڵشکاوەکانیش بە ئیکسیری ورە و ئومێد ساڕێژ دەکات. کەواتە دەبێت ئێستا چی بوترێت پاشەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شکستی گۆڕی بۆ سەرکەوتن و مسلمانەکانی بە دڵی خۆش و سەرکەوتنەوە جێڕایەوە بۆ مەدینە و بە حیکمەتی خۆی ئەو کێشە ئاڵۆزەی چارەسەر کرد. تەنها ئەوەیە بەڕاستی و ڕەوانی شایەتی بدەین کە ئەو پێغەمبەری خوایە.